سڵاتان لە ببینەرانی شارپرێس لە هەر کوێیەکان جوانترین سڵاوی ئەمەتان لێبێ. کێشەکانی بەردەم پرۆسەی خوێندن و پەروەردە لە هەرێمی کوردستان هێشتا بوونی هەیە و چارەسەرێکی یەکلاکەرەوەی بۆ نەنرۆژراوەتەوە. ئەمە جگە لە بایکۆتی خوێندن لەلایەن مامۆستایانەوە بە هۆکاری نەبوونی متە لە چەند ساڵی ڕابردوودا دواتر هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەمەش بووە هۆی داخستنی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان و بە تەواوەتی لە تەواوی جیهاندا کە پرۆسەی خوێندن پاکی کەوت. گفتوگۆی کێشەکانی بەردەم پرۆسی خوێندن دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. مامۆستا دڵشاد سڵاوت دەبێت ئەم کاتت باش. بایکۆت و نەبوونی موچە ئەمە لە ساڵانی ڕابردووە کێشەیەکی بەردەم پرۆسەی خوێندن بوو لە هەرێمی کوردستاندا. بەگشتی ئەم ساڵ کە ماوەی 2 مانگ دەبێت پرۆسی خوێندن دەستی پێ کردوێتەوە، بەگشتی پێشبینی دەکرێت پرۆسی خوێندن چۆن بەڕێوە بچێت؟ سڵاو لە بەڕێستان و بینەران، دەستان خۆش بێ بۆ متابعە و بە دوواداچوونی پرۆسی پەروەردە. وەکو بەڕێز باست کرد ئەوەی مەسەلەی بایکۆت و نەبوونی موچە تەمەناکەم بوو بێت بە مێژوو ڕۆشتە بێت، جارێکتر نەیبینینەوەانێ. بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن خۆتان ئەزانن بە سوود وەرگرتن لە 2 ساڵی ڕابردوو کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەموو جیهانی گرتبووانێ، ئێمە هەنگاو بە هەنگاو پرۆسی پەروەردە خۆتەزانی کردمان بەوەی کە لە 26/2/2020 وەستانمان لە بەرەوەی ڤایرۆسەکە تازە بوو و لە ڕووی زانستی و هیچ نەئەزانرا و زۆربەی وڵاتەکان دایان خست ئێمەش بۆ بەرگرتن لەوەی کە با بڵێین قوتابیان و خوێندکارانمان، مامۆستایان و فەرمانبەرانمان و هەروەها کە سوکاریان پارێزین. ئەو ئێمەش وەکو بڕیاری حکوومەت و لیژنەی باڵای کۆرۆنا قوتابخانەکانمان داخست. بەڵام بۆ ساڵی دواتر خۆتەزانیت تۆ وردە وردە زانست پێشەکەوێت و ئەم ڤایرۆسە ئەناسرێت، ئێمە کردمان بە هەنگاو و وردە وردە کردمان بە تەناوب. ئەتوانم بڵێم زەربەی یا لە پرۆسەی پەروەردە و تەسیراتی نەرێنی هەبوو. بۆ ئەم ساڵیش وامان کرد کە لە لیژنەی باڵای کۆرۆناوە هەم ئەنجومەنی وەزارەت ڕەمان وا بوو ئەگەر هەموو سێکتەرەکان داخرێ خوان خواستاگەر ڤایرۆسەکە زیاد بوو پرۆسی پەروەردە نەوەستێت، بۆ ئەوەی ئەو زەربەی کە لە بایکۆت و نەبوونی موچەوە ئەو 2 ساڵی ڕابردووتر کە بەهۆی کۆرۆناوانێ قوتابخانە لە تقریبا لە کۆتایی لە بیدایەتی وەرزی دووەم لە ساڵی 1920 داخراوە 2021 بە تەناوب بوو، هەوڵبین تعویزی بکەینەوەانێ و بە خۆشحاڵی وەڵام هەتا 5 دێمە بۆ زۆربەی قۆناغەکان مراجعەی پرۆسی پەروەردە و ئەو پرۆگراممان کڕی ساڵی ڕابردوو بوون و سەرکەوتوو بووین و لە 5 دەوە دەستمان کرد بە ساڵی نوێ خوێندن، جگە لە قۆناغەکانی حەوت و یەکی بنەڕەتی و حەوت و پۆلی 10 و 12 کە لە بیدایەتی ساڵە و لە 14ەوە دەستمان کرد بە پرۆگرامی ئەم ساڵی خوێندن بۆی هەم 12کان فریاکەین، پۆلیەکیش تازەیە و پۆلی 6 تەڵام قۆناغە بڕێ بۆ حەوت و پۆلی 9 قۆناغە بڕێت چێتە پۆلی 10 ئامادەی. ئەمانە دەستمان پێ کردووە باقیاتەکەی تری و کوتمان مراجعە. ئەمە ئەتوان بڵم کارێکی باشمان کردووە و هەتا ئێستاش پرۆسی پەروەردە زۆر بەڕێکوپێکی ڕۆشتووە و من سوپاسی هەم کە سوکاری قوتابیان و خوێندکارانەکەم، هەم مامۆستایانی بەڕێزەکەم، هەم قوتابیانەکەم بۆ ئیلتیزاماتیان بە ڕێنمایەکان و جێبەجێکردنی دووری کۆمەڵایەتیەوانێ بەستنی ماسکە و بەکارهێنانی ماوەدی پاکشکردنەوەیە و سوپاسی تەندروستی سلێمانیشەکەم بەڕاستی لە هەموو قۆناغەکانە هاوکارمان بوون و ڕێنماییان داوینەتێ، جگە لەوەی کە ئێمە داوامان کرد 4 بنکەی پێدانی ڤاکسینیان بۆ مامۆستایان و فەرمانبەران کردەوانەیە لە قوتابخانەکانی خۆمانە لە سنووری پەروەردەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات ویان هەر مامۆستایەک سەردانی یەکێک لە بنکەکانی پێدانی ڤاکسینی کرد بێت، بە سوپاسەوە هاوکاریان کردن و زوو کارەکانیان بۆ ڕایکردن. بەڵێ مامۆستا بەپی دوایین بڕیاری وەزارەتی ناوخۆ بەپی دوایین ڕێکارەکان پێویستە هەموو مامۆستایانی هەرێمی کوردستان تا بەرواری 1/12 ڤاکسینی کۆرۆنایان بەکارهێنا بێت. ئایا بەدەمەوچوونی مامۆستایان چۆنە بۆ پرۆسەکە؟ ئایا لەلایەن وەزارەتی پەروەردە و لەلایەن وەزارەتی تەندروستیەوە تیم دیاری کراوە بۆ ئەوەی کە سەردانی قوتابخانە خوێندنگەکان بکەن بۆ وەرگرتنی ڤاکسین؟ ئێمە قۆناغی یەکەم پێشەوەی بڕیارەی لیژنەی باڵای کۆرۆنا بێت 4 بنکەمان کردەوە، بەداخەوە مامۆستا بەدەمەوە هاتنێکی باشی نەبوو و ئێستاش ئێمە نزیکەی 48,000 مامۆستامان هەیە، تا ئێستا 8,054 مامۆستا ڤاکسینەکەی وەرگرتووە
ئێمە داتابێسێکمان هەیە هەموو بەڕێوەبەری قوتابخانەکان و تربیەکان ئەوانەی ڤاکسین وەرەگرن ڕاستەوخۆ داغڵیکەن. بەڵام وەکو ئەوەی پێت بڵم تەندروستی و هاوکاریەکی کردوین و ئێمە لەم فترێک من ماڵەت بووم داوا لە تەندروستی بکەین هەم بۆ ناو دیوانی تربیەوە بۆ زۆربەی قوتابخانەکان تیم بنێرێ بۆی ئەو مامۆستای ئەوێ ڤاکسین وەرگێ لە خۆی بە، بەڵام لە ئاستی باڵێن خواست و دڵخوازی ئێمە و هەم وەزارەتی پەروەردەیانێ بۆ وەرگرتنی ڤاکسین. بەڵێ مامۆستا بەپێی ئەو بڕیارانی کە دانراوە بەپێی ئەو خۆپارێزیانی کە دەکرێت پێویستە کە قوتابیان ڕێژەیەکی زۆر قوتابیان لە پۆلەکاندا بوونی نەبێت، بەڵام نمونەی خوێندنگەمان لایە کە بە یەک دەوام نزیکی 600 خوێندکاریان هەیە کە هەر پۆلێکی 40 بۆ 45 خوێندکاری بەردەکەوێت. ئایا چی کراوە بۆ ئەوەی کە گەر بکرێت بە دەوامێکی تر یاخود بینایان بۆ بکرێتەوە لەلایەن وەزارەتی پەروەردە و لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانەوە چی کراوە؟ ئێمە واقعیت پێ بڵێم کەمی بینا ئەوە سەرتاسەری هەرێمە و دەتوانم بڵێمە تا 2013 وەژبێکی باش بینا دروستکرا، دوای ئەوە قەیرانی بەسەرها لە 2014 بەداخەوە ژمارەی قوتابخانە و خوێندنگەکان بە پێی پێویست و بە پێی زیادبوونی ژمارەی قوتابیان و خوێندکاران دروست نەکراوە و ئێمە ئەوەی لە سەرمانە مەوادی پاکشکەرەوەیەوە بەستنی دەمام بکە ئەو دوو هۆکارە، بەڵام لە ئێستا ناتوانین قەرەباڵغی قوتابخانەکان بەو شێوەی کە تەندروستی بۆ جێبەجێکەین، بەڵام ماسکمان کردو بە ئیجباری و پێشم ماسکێکێکە لەو کارەکانی ناڵێ ڤایرۆسەکە ئەگەر نزیکیشبی بیگوێزێتەوانێ. لە ئێستا ناتوانین ئەو قەرەباڵغی یەکەم بکەینەوە، هەرچەندە ئێمە تەسەوڕەکەی لە هەندێک شوێن لەبەر نەبوونی بینا و زۆری قوتابی وامان کردو بیناکە دەوامی قوتابخانەکە بێتە سێدەوام بۆی چارەسەرێکی کاتی بکەین و هەندێک ڕەزامەندیش هەیە لە هەندێک شوێنە بینای قوتابخانەمان تەواو نەکراوە بۆمان تەواوکرێ و بە سوپاسەوە کۆمەڵی خێرخوازیشن و پێشتر بینای قوتابخانەیان بۆ دروستکردن بەتایبەتی دەو شوێنانەی کە هەمانە، بەڵام ئێستا ئەم یاسای چاکسازی حکوومەتی هەرێم بەداخەوە دەری کردو ئەتوانم بڵێم تۆزێک خێرخوا دوورکەوتۆتەوە لە پرۆسی پەروەردە لەبەر ئەوەی ئێمە حالیان لە پارێزگای سلێمانی 3 کەس و 3 خێزان مەبلەغی پارەیان هەیە یانەوەی قوتابخانەمان بۆ دروستکەن، ئەمە شارەوانی ئەڵێ بێ زەوەکانیان پێ بفرۆشینەوە، ئەمە ئەبێتە هۆی زەڕبەیەکمان لێە و ئەمە داوامان لە وەزارەتی پەروەردە و شارەوانی و کتابمان بۆکردن کەمانە لیان خۆش بن، ئەگەر ئەمانە لیان خۆش نەبێ و دەستگیرۆیان نەکەین و بێن ئەو خزمەتەی پرۆسە پەروەردەکەم پێمە پرۆسی پەروەردە بە ئاقارێکی خراپەڕوە و ئەوە ضرورە ئەم پەیامە بۆ بەڕێزان سەرۆکی حکوومەت و لیژنەی چاکسازی بێت ئەمانەی کە هەڵ ئەسن بە دروستکردنی بینای قوتابخانە بە دەرەجەی یەکە من لەگەڵ ئەوەیان لە هەموو باج ڕوسوماتێک و ئەسڵەن دەستگیرۆیەکی زۆر باشیان لێ بکرێت و بەڕاستی مەدالیای زێڕی نیشان پێ بەخشین کە لە ئێستا بێت بینایەکی هێژدە پۆلیت بۆ بکات لە شوێنێکا کە حکوومەت ناتوانێت دروستیکە نەک بۆی بێن شارەوانی کتابی بۆ بکوەڵا پێی ئەفرۆشمەوانیان بیانوی پێ بگرێ. ئەمانەمان هەیە تەسەوەرکە من خۆم نزیکەی 4 مانگ خەریکی دوو زەویم بێن بە دوو خەڵکی ئەم شارە کە دایکیان باوکی پارێکی بۆ بەجێشت و وەقفی کردو بۆ پەروەردەیان باوکیان دایکی مامۆستا بۆ حەزەکە خزمەتی بکە بەداخەوە دەستێکی زۆرمان هەیە تا ئێستا نەتیجەکەمان دەست نەکەوتووە. ئەمانە حەقا ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی هیچ کەسێ لە خواردترەوە لە شاراوانەیەکی ناحیەکەەوە قەزایەکەوانێن پارێزگایەکەوە ئیتر ئەمە ببێتە بڕیارێک پێویست نەکا بۆ پرۆسی پەروەردە تو ئەم هەموو ڕۆتینە بکەیت، تەنها سنووری بۆ دیاریکە و ژمارەی زەوەکەی بەرێەوە تەسمیم و سەرپەرشتیکردەکەی لەسەر ئێمەیە بۆ خزمەتی پرۆسی پەروەردە و هەم ژمارەی قوتابی خوێندکاریش لە پۆلەکانە کەمەکات. بەڵێ مامۆستا دڵشاد لەلایەن قوتابخانەکانەوە لە ئێستادا ئەنجومەنی دایکەن و باوکان دیاری کراوە بۆ هەر کارێک کە پەیوەندی بە خوێندکارانەوە هەبێت، بەڵام یەکێک لە کارەکانی ئەنجومەنی دایکەن و باوکان کۆکردنەوەی پارەیە بۆ خوێندنگەکان. ئایا ئەم کارە تا چەند یاساییە بۆ کڕینی نەوت پێیان وتراوە کە بڕەپارەیەک بێنن بێگومان بەپێی توانە لە 10,000 زیاتر بێت بۆ کڕینی بەلۆعا خوێندنگە هەیە نمونەمان لایە بەناوەوە لامانە بۆ کڕینی دوو بەلۆعا کە بایی نرخەکەی بای 28,000 دینار بۆ توانە ئێمە هیچ بڕەپارێکمانە بەردەستانیە کە بتوانین ئەو دوو بەلۆعەیە بکڕین. داوا لە دایکەن و باوکان کراوە ئەو دوو بەلۆعەیە بۆ خوێندنگەکە بکڕن بۆ کڕینی شوشەی پەنجەرەی پۆلەکان بۆ کڕینی هەر پێداویستێکی دیکە داوا لە دایکەن و باوکان نەکرێت کە پارە کۆکەنەوە بۆ کڕینی ئەو پێداویستانەی
خوێندنگەکان ئایا ئەم کارە تا چەند یاساییە و بەڕێوەبەرایەتیەکان و وەزارەتی پەروەردە تا چەند ئاگاداری ئەم کارە؟ من وەڵا هیوام وایە دوای بەرنامەکەش بێ ناوی ئەو قوتابخانە و خوێندگانم پێ بڵن کام حاڵەتاکەن، بەڵام بۆ جەنابی شتوبیرناریش بە شتێک ڕوونکەمەوە. ئێمە سیستمی سەرپەرشتیکردنی قوتابخانە خوێندنگەکان بۆتە سیستمی بنیادنانی تواناکان. جاران قوتابخانەیە باش بوو بێ ماوە مدیرەکەی باشە، حسابمان بۆ مامۆستا بۆ ئەوە بۆ قوتابیەکان و بۆ کەسوکاریشیان ناکرد. بۆ مەکتەبێکیش ئەگەر ئاستی زانستی کەم بۆ ماوەڵام مدیرەکەی خراپە. ئێستا نەخێر ئەم پرۆسەیە بۆتە بنیادنانی تواناکان بۆتە هەڵسەنگاندنی موئەسسەسەکە وەکو خۆی، واتە هەموو قوتابخانەکە، هەموو خوێندنگەکە، هەموو با بڵێن پەروەردەکەیان بەڕێوەبەرەتەکە. ئەمە یەکەم مشریفی هاوڕێی ڕەخنەگری هەیە، کاڵی هاوڕێی ڕەخنەگەر کە حتمەن هاوڕێکا بێ ڕەخنەیەکی ئیجابی لێبگرێ بەرەو پێشت بەرێ، واتە ڕووخێنەر نەبێ. دوو هەڵسەنگاندنی دەرەکیمان هەیە کۆمەڵی خەڵکی کایکەن، لەمانەیە ئێمە کۆمەڵێک پێوانەمان هەیە بۆ هەڵسەنگاندن. بۆ نمونە کە سوکاری دایک و باوکی قوتابی خوێندکار یەکێکن لە هۆکارە سەرەکیەکانی کە و ئەنجومەنن و ئابێت دایمە یاداش بدەن و خۆیان دەستگیرۆی قوتابخانەکە بکەن بۆی چ پێداویستیەک هەیە بۆی ژنگەی قوتابیەکان کە مناڵی خوان چاکیکەن. دووهەم ئەمان بۆیان هەیە هەڵسەنگاندن بۆ بەڕێوبەر و بۆ مامۆستاکان بۆ فەرمانبەرەکان بکەن، بۆیان هەیە ڕەخنە بگرن کە ئەم مەکتەبە چەند باشە چەند خراپە چی بکەن باشیکەن. و هەروەها قوتابی بۆ مامۆستا هەیەی مامۆستا هەیەی بۆ مدیرە، هەتا دەرودراوسێکەش بۆی هەیە هەڵسەنگاندن کە بۆ مۆسسەیە، واتە دەستە جەمعی هەڵسەنگاندنەکەین. و یەکێ لە خاڵەکان ئەنجومەنی دایکان و باوکان. ئەنجومەنی دایکان و باوکان خۆی ئیدارەی مەکتەبنا خۆیان کۆبوونەوەکەن، خۆیان دەستە هەڵەبژێرن، ئەتوانن دەعمی پرۆسەی پەروەردەکەن لەوانە بەس بە ئیجبارینا نابێ هیچ ئیدارە و قوتابخانەیەک مۆری قوتابخانەکەی بەکاربێنێ. دایک و باو کۆبوونەوەکە ئیداری مەکتەبەکە بۆی ڕێخا دوایەوەی عازی ئیداری مەکتەبەکە لەسەر پرۆسی پەروەردە ئایدەن بە کەسوکارەکانی خۆیان ئەنجومەنێک هەڵەبژێرن. ئەو ئەنجومەنە با بڵێن چی پێداویستیەک هەبێ لە توانایە هەبێ بە ئارەزومەندانە ئەبێت با بڵێن دابینیکە. بەڵام ئەوەی کە جەنابەت باست کرد نەوتە واقعەت پێ بڵم ئێمە 2019 نەوتێکی زۆرمان هەبوو خۆتەزانین لە چلەی زستانە دەوام ڕاگیرا سەرف نەکە پار نەوتمان تەوزیع کردو. ئەم ساڵیش موافقەتی هاتووە و خەریکی نزیک بووینێتەوە لە دابشکردنی سەبارەت بوونی پارەش واقعەت پێ بڵم چەند ساڵی ڕابردوو پاری حانوتمانە بوو خۆتەزانی بەوەی بایکۆت و کابرای حانوتی بۆ دەرچوە داوای تعویزی کردو لە ئیدارەی مەکتەب پارەکەمان کۆ نەکردووە. هاتوین لەو ڕێژەیە کە دانراوە بۆ دەورات و بۆ پێداویستی تری قوتابخانەکان دامانەتەوە یان وامان کردووە ساڵی داهاتووتر ئەو کابرای حانوتە بە نرخێکی کەمتر بێنێ بۆی داوای تعویزەکە نەکا بۆی قوتابخانەکە تەسیری تێنەکە. ساڵی پار حکوومەتی هەرێم بە 3 ملیاری دانا بۆ قوتابخانە و خوێندنگەکان هەر تەلەبێک 1700 دیناری بەرکەوت لە 105 حانوتەکان کە هی پارە لەبەرەوەی دەوام بە تەناوب بوو و کافتریاکان نەکرانەوە حانوتەکان نەکرانەوە. ئەم لە 150 دێتەوە لای ئێمە پارەکە لە تەربیەکان بێت تەوزیعەکەین هەر بۆ ئەوانە. ئەم ساڵیش 3 ملیارەکە موافقەتی کراوە دوو تەربیەمان ماوە ئەوانیش تەوزیعەکەین و حانوت دراوەتەوە بەکرێ لە 180 ئەم پارەیەنەوە بە قوتابخانەکان ئەوەی هەیەی و نیەتی. لەبەرەوە ئێمە دەعمێکی باشمان کردوون. بەڵام واقعی کەشت پێ بڵم بە سوپاس و حکومەت بۆ 12 تەربیەمان هەیە جگە لە ئیداری ڕاپەڕین پشدەر و ڕانیە نەبێت کە دوو تەربیەن هەموو تەربیەکانی سنووری پارێزگای سلێمانی نەسریەکەمان لە 100% جیای کردووە واتە چۆتۆ پێش بوونی قەیرانەکە. بۆ نمونە من لە کاتی قەیرانە 2.5 ملیۆن هەوو ئێستا ماگانە 10 ملیۆن هەیە بۆ پێداویستیەکان بۆ بەردەستی خۆم جگە لەوەی پارەی حانوتیش ئەتوانم 3 ملیۆن سرف بکەم. ئەسڵان ئەوە نەبوونی سەلیقەی ئیدارەکەی و کات شوشەی پەنجەرەکەی بە دایک و باوک چاکە و من بە ئێستا پێش ئێوە نووسراوێکم لابوو هینی ئەنجومەنی دایکان و باوکان بوو داوای داتاشۆکەن داوای چاوڕێژکردنی ساحەیەکەکەن هی بەردەرگاکان و دوایی دوو ملحەقی مێزی ئیدارەکە من کارگەی دارتاشیمان هەیە ڕام سپاردە و بیناسازیم داناوە بۆ کەشفکردن و بە حساباتی شمتۆ داتاشۆ بۆ بکڕن و ئەمە ئەتوانێت بەڕێوەبەری پەروەردەکەش بۆی بکرێت. لەبەرەوە حاڵەتە بەڵام زەڕوریشە منێکی باو یان دایکێک بەڕاستی بۆی ژنگەی قوتابخانەکەم بۆ ئەوەی عیلاقاتم هەبێت لەبەر ئەوەی حسابم بۆ ئەکرێت ڕئیم هەیە لە گەشەکردنی ئەم قوتابخانەیە لە هەڵسەنگاندنی بەڕێوەبەرەکەی کە باشە خراپە و ئیدارات و بەڕێوەبەر و مەسئولینی ئاگادارەکەمەوە حەقا هاوکارم بۆی هەز بە معاناتکە کە ئەم قوتابخانەیە کەم و کورتی هەیە بەڵام نابێ ئیداری قوتابخانە بەیشیەوە نەپارەکە کۆکاتەوە نەخەرجیشکە.
بەڵێ مامۆستا دڵشاد ئەو سەبارەت بە کۆکردنەوەی پارە بۆ نەوت ئەوە بە بەڵگەوە لامانەوە نامەمان لایە هیوام وایە ناوم بنێت دڵنیاتەکەم ئێمە نەوتی قوتابخانەیەکمان لایە پێمان خۆشە پێمان بڵێن پێداویستێکی تر بەڵێ سەبارەت بە کێشەیەکی دیکە نەبوونی کارگوزار لە قوتابخانەکاندا کە لە ئێستادا قوتابخانە هەیە خوێندکاری 500 دیناری لێ کۆکرێتەوە قوتابخانەش هەیە لە مامۆستایان کۆکرێتەوە پارە بۆ کارگوزار لە ئەنجامی نەبوونی کارگوزار لە قوتابخانەکاندا ئایا ئەمە تا چەند بەڕێوەبەرایەتیەکان ئاگاداری ئەو کێشە هێن و وەزارەت ئاگاداری ئەو کێشەیە ئێمە بۆ قوتابیان ئاگادار نین هەر مەمنوعیشە بۆ کارگوزار و ئێمە پاسەوانیش و باخەوانیش کام سیانە لە 180 قوتابخانە خوێندنەکان لە سەرتاسەری هەرێمەمانە لەبەرەوەی تعینات کۆمەڵی ساڵی زۆرە نەکراوە زۆربیان خانەنشین بوون و ئێمە بە دووسێ شێوە داوامان لە وەزارەت و ئەوانەکەەوە کە تەڕەحمان داونەتی ئێمە مەبلغی پارەی حانوتمان لای ئۆتومانەوەمان لێ بکەن کاکە کامێرە بۆ زۆربەی قوتابخانەکان دابنێن ئێستا تەکنەلۆژیا خۆتە زانی بە تایبەتی بۆ پاسەوان تەکنەلۆژیا پێشکەوتووە و بۆ باخەوانیش بەڕاستی تەکنەلۆژیا پێشکەوتووە ئەمانە کە کامێرە دابنین ئەوانیش وەسائلی تری ئاودانی باخ و ئەوانە و هەندێک وەسائلی کێڵانیان بۆ بکڕین ئەمانە تا ئێستا ڕەزامەندی نەبوون لەگەڵیا منیش لەگەڵ ئەوانان بە فعلی کارگوزارمان ئەتوانم بڵێم زۆربەی نیەتی و ئەگەر هەشی بەیان کە مندامەیان بیتر لە تەمەنی لە نزیکە لە خاننشین ناتوانێت ئیشکا و پاسەوانیشمان زۆر کەمە و باخەوانیشمان نییە ئەمە سێ ئەتوانم بڵێن سێ فیئەن سێ پیشەن ئیدامایەن بە قوتابخانە و خوێندنگەکان کە تەمەنی درێژ بێت کە بە پاکوخایەنی بمێنێتەوە کە ئەتوانم بڵێم لە زۆر شوێنە ئەمانە لە منێکی مدیر عام زۆر گرنگترن کارگوزارێک لە بەڕێوەبەرتیەکەم کەوا ئەکا پاکوخایەنی بێت تەندروستی جێبەجێکرێت بیناکە تەمەنی درێژ بێت و پێویستی بە پارە بە هەدەردان و بە چاکردین نەبێ بەداخەوە دامەزراندن نییە و منیش داواکەم لە حکوومەت دامەزراندن کاتەوە بۆ ئەوانە بەڵام مامۆستا خۆیان بۆ خزمەتی زۆر جار خۆیان و پاکردنەوەی ژوورەکانیان و خۆش دەزانی لەم قەیرانەدارەیە خەڵکێکی زۆر هەیە بێ ئیشە هەند هەمانە زانکۆی تەواو بێ ئیشە هەند هەمانە شادەی بەرزی هەیە بێ ئیشە وەکو خۆیان ئێمە بەزەخت پێمان پێنەوتون ئارەزوومەندن و من سوپاسیشمان کردوون و دەستخۆشیشمان لێکەون کە بۆ خزمەتی پرۆسی پەروەردە زۆر جار سەرباری و قێرانانە مامۆسایان 5,000 خۆیان کۆیەکەنەوە بە ئارەزوومەندانە بۆ گرتنی کارگوزارێک ئەوەش واقعیت پێ بڵم دامەزران دەسەڵاتی ئێمە نیە و حکوومەتیش پێم وایە لەم کاتەیە دامەزران ناکە ئەگەر ئەگینا نەک کارگوزار ئێمە کۆمەڵێک مناڵمان هەیە پەروەردەی تایبەتن پێویستمان بە مامۆسای دووەمە بەداخەوە 3 ساڵە خەریکن تا ئێستا ڕەزامەندی بۆ نەکراوە ئەمە کێشەیەکی گەورەیە واتوانم بڵێمدا ژمارەیەکی زۆر قوتابخانەکان خاوەن پێداویستی تایبەتمان هەیە مناڵانە هەڵسوکەوتی زۆرە جوڵیان زۆرە پێویستیان بە مامۆسایەکە یارمەتیان بە فێری نووسینیان بکە بیان با بۆ کافتریا و حانوت بیان با لە ساحە لەگەڵیانە بێ نەکراوە کە من هیوام وایە وەکو چۆن وانە بێژەکان حەلکرا ئەمانیش مەبلەغێکی پارەی مەقتوع حکوومەت هەوڵبات بۆ هەر قوتابخانێکیش بێ کارگوزارێکمان بۆ دابنێت و بۆ هەر قوتابخانەیەک 1-2 مامۆسای پەروەردەی تایبەتمان بۆ دانێ بۆ ئەم کێشانە چارەسەرکردن. بەڵێ مامۆستا دڵشاد باست لە فرۆشگای قوتابخانەکان کرد دەوترێت کە بەڕێوەبەرەتی قوتابخانەکان بۆ وەرگرتنی پارەی فرۆشگای قوتابخانەکان لەسەر ژماری قوتابیەکان پارە وەردەگرن ئایا ئەمە تا چەند ڕاستە و باس ئێمە نامەی مامۆستامان بەدەست گەیشتووە کە گلەی ئەوەی هەیە دەڵێت پۆلەکەی من 45 خوێندکاریتیایە لە کاتێکدا لە سنووری قوتابخانەکەی منە تەلەبە وەرگیراوە کە هیچ پەیوەندێکی بە سنووری قوتابخانەکەی منەوە نییە بەس لەبەر ئەوەی کە پارەی قوتابخانەکە زیاتری بۆ بێتەوە لەبەر ئەوە هەچی خوێندکار هەیە وەرەگیرێت ئێمە ئەو بڕیارەی کە دامان لە ساڵی 2000 با بڵێن 15-16 کە بە عەدەدی قوتابی خوێندکار پارەی فرۆشگاکان تەوزیعەکەین دوو هۆکاریەوە یەکەم ساڵانی ڕابردوو کە قەیرانی دارایی نەبوو بڕێک پارە وەکو نەسرێ وەکو پێشینادرا بە قوتابخانە و خوێندنگەکان بەپێی گەورەی و بۆ بچووکی قوتابخانەکان بەپێی قەرەباڵغی و با بڵێن کەم قەرەباڵغی قوتابخانەکان بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە منەما و حانوت جاران لە 180 پارەکەیە چۆ بۆ قوتابخانەکەی کە داوی بکرێ بەڵام زۆربەی گوندەکان و هەندێک لە ناحیەکان و هەندێک گەڕێکیش لەوانەیە بڵم لە ناو شارە بەوەی بوونی عەدەدێکی کەمی تەلەبە ئەم حانوتە کەس نەیەگەر بکرێ لەبەرەوە مەجبور بوون مامۆستاکان بە هاوبەشیان بەڕێوە هیچ داهاتێکی نەبوو و تۆ ئەگەر پارەیەک لەبەر دەسانە بێت
پەڕا و قەرتاسی ئەمانە کە جاران هەبوو ئەوە نەماوە کە قەڵەم و کە ماجیک و کە هەتا تەختەی وایتبۆرد کە ئەسریتەوانێ ئەمانت نەبێت پارێک لەبەر دەسانە بێ ناتوانانی هەتا پلیتی زۆپاکە و هەتا چاکردنی سۆپاکەشت لەبەر ئەوە ئێمە ئەو بڕارەماندا بە دووە کار یەکەم ئەو قوتابە یەکەم عەدالەت بین لە تەوزیع و ئەو قوتابخانەی ئەو قوتابی کە حانوتی نییە هەوڵ بین مەبلەغێکی بینی و تعویزی نەسری بۆ بکەینەوە دووهەم واقعەکەت پێ بڵێم بەهۆی ئەمەوە بووە هۆی خۆتەزانی هەندێک قوتابخانە خوێنکەوای کرد و قوتابی خوێنکاری وەرناگری شوێنم نییە مناڵەکەی گەڕەکەی خۆی وەرناگرت 20 تەلەبەی دانا بەڵام 16 تەلەبەی گەڕەکەی نا بۆ شوێنێکی دوور و بۆ سەلامەتی گیانی قوتابیان و خوێنکارە ئەمە وای کرد ئیدارەی مەکتەبەکان عەدەدی قوتابیەکانیان زیادکەن بۆ ئەوەی ئەو بڕێبەریانەکێ بۆ خزمەتی پرۆسی پەروەردە زیاتر بگوڕێ قسەکەشت پێ بڕم ئەو خوێندنگەی کە نمونەکەیم لایە مامۆستاکان کە نامەیان نردووە بۆ شارپرێز خوێندگەکە بە یەک دەوام نزیکی 700 خوێندکاری هەیە بەڵێ ئەجا من ویستم خاڵی سێمت پێوەڵم خاڵی سێهەم ئێمە ئەم ساڵ بڕیارێک و فەرمانێکی وەزاری دەرکرا بە پێی شوێنی نیشتە جێبوونە با بڵێن قوتابی خوێنکار وەرەگیرێ و ئەگەر هاتوو قوتابخانە و خوێنگێ غێری ئەوەی کردبێت دیژنە لە سەرپرشتیارانی بەڕێز دروست بووە و هەر هەموویمان پێڵێن و هەر هەموو ئیجراعاتی یاسایەکەین بەڵام واقعێکیشت پێ بڵم دایک و باوک من ئێستا حالێن دوێنێ 8 تەلەبەی قوتابی خوێنکاری ڕانێمە بۆ تا ئێستا حەل نەبووە لە مەکتەبێکی حکومیە چوونەتە ناحکومیەکە حکومیەکە وەسیقەی نایەتی دایک و باوکە هەموو دنیای تێگەیانەوە من مناڵەکەم حەز ناکەم لەو مەکتەبە بێ یعنی واقعێکیشت پێ بڵم زۆر جار دایک و باوک هاوکارمان نین لەوەی کە ئەم ڕێنمایە جێبەجێکە ئەڵێ من حەزەکەم با بڵێن ماڵی لە گەڕێکی کارێزەوشکە ئەڵێ وەڵام ماڵی باوکم لە ڕزگاری حەزەکەم بچێتە ئەو فڵان مەکتەبە لەبەروی من دەوامم هەیە خۆ بەناشکری ناڵێم لە 180 دایک و باوک ئێستا بووم بە فەرمانبەر لە داوائیرەکانە لەبەرەوە دەوامیش زۆر بۆ تەوانێ و ئاسایی بۆ تۆ ئەمە مناڵەکەی نازانێ بخاتێکی مەجبورە بیخاتە لای نزیکی خزمێکی کە زیاتر جاری وە هەیە لەبەر ئەوەی تووشی کێشەی کۆمەڵایەتی و مەسلەی ئەو مناڵەی نەبێت مەجبورین هەندێک استیسنا بکرێ بۆ ئەو حاڵتانە و خزمەتکەین من خۆم وەکو بەڕێبەری گشتی لەگەڵ ئەوەیان ئارزومەندانە خوێنکار حەزی لە چ مەکتەبێ بوو لێ بخوێنێ بۆ لەبەرەوەی هەڵسەنگاندنی ئەمە بە تاقیکردنەوەیە ئەگەر من حەزم لە مەکتەبەکەم نەبێ حەزم لە مامۆستاکانم نەبێ حەزم لە ژینگەی قوتابخانەکە نەبێ حەزم لە گەڕەکەکە نەبێ بەڕاستی تاقیکردنەوەکە دەرناچم مستەقبەلی ئەم مناڵانەمان ئەفەوتێنین لەبەر من لەگەڵ ئارزومەندانی قوتابی خوێنکاران لەبەر ئەوە بێت بەما کێبڕکێ دروستکەین ئاستی قوتابخانەکان پێشخەین لەو کێبڕکیا خۆی تەوازونی دابشکردن دروستە بێت کۆتا پرسیارم مامۆستا دڵشاد سەبارەت بە کێشەی مامۆستایانی وانە بێش کە پێویستیەکەن لە ئێستادا بۆ وەزارەتی پەروەردە بەگشتی کە کەم و کوڕەکانی لە دەروی شارەکان پڕکردوتەوە چیان بۆ کراوە بۆ بە هەمیشەییکردنیان ئایا کێشەکانیان بەکوێ گەشتووە سەبارەت بە هەمیشەییکردن ئەوە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران من ناتوانم بڕیار لە باڵێن هیچ قسێک بۆ بکەم بەڵام ئەو ڕێنمایی ئێستا دەرچوێمە ئەنجومەنی وەزارەت زۆر بێمان ڕێخستووە و جاران وانەبێژێک بۆی نەبوو بێ بە بەڕێوەبەری قوتابخانە ئێستا مخەساتیشی بۆ سەرفەکەین ئەتوانین ئەوەشی بیشکێن بە بەڕێوەبەری قوتابخانە جاران مۆڵەتی نەبوو ئێستا مۆڵەتی هەیە هەم ئاسایی هەم نەخۆشی هەم مناڵ بوون جاران ئەم حسابانی بۆ نەکرێ ئەتوان بڵم شوێ ڕسمین و حسابی هاتوچۆمان بۆ کردوون حسابی بەشەوانەمان بۆ کردون حسابی ئەومان کردووە لە شوێنێکە وانەبێژێ 2 مەکتەب 3 مەکتەبی هەیە کە نابێت یەکجار پارە وەرگێ بەڵکو حسابی تریشمان بۆ کردون ئەتوانم ئەو ڕێنمایە بڵم زۆر متەکامیلە و پێویستیەکەش بەوەی ئەوەیە کە ئێمە مامۆستامان ئیجازەی بێموچاکە خانەنشینە نەبێت ئیجازەی نەخۆشیەکە زۆر ئیجازەی خوێندنەکە سەفەر ئەکا ئەمانە یان خۆی خانەنشینەکە بەڕابەتی خۆی نەکبەتەمەن ئەمانە تەعیناتمان نییە شوێنی بگرێتەوە حاڵەتێکی تریشمان هەیە بەداخەوەڵێم ئێمە وەکو حکوومەت لە ساڵانی ڕابردووە پلانمان نەبووە نەهاتوین لەسەر ئەساسی پێداویستی خەڵک وەرگین لە زانکۆکان بۆیە بیکەین بە مامۆستا زۆربەی ئەو مامۆستانەی کە تەعین بوون لە 2000 و با بڵێن پێشتری 8 و هەتا 13 کە هەبووە هەتا بیدایەتی 14 ئەمانە ئێستا لە دەرەوەی شارن لە پێنجۆنن لە شاربێژەرن لە دوکانن کامانە هەموو یاسا و ڕێنمایەکانیان جێبەجێ کردووە و ئیتر نەمانتوانیەوە ڕێگربین لەوەی نەیانگوێزینەوە لەبەرەوە هەوڵمانە و محازت دابنین بەڵام ئەمە پلانی
بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پلاندانانی و وەزارەتی پەروەردەیەوێ بە پێی پێویستی خەڵک وەرگرن و بەبێ پێویستیش دان مەزرێن. بەڵێ سوپاس بۆ بەڕێز مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی، سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان.